کاتێک هێزێک یان کۆمەڵێک هەڵدەگەڕێنەوە دەسەڵاتدارانی وڵات پۆلیس بەکاردەهێنن، بەڵام لە پێشهاتێکی سەیردا ئەمڕۆ بەشێک لە پۆلیسی لەندەن ئامادە نەبوون چەکەکانیان هەڵگرن و دژی بڕیارەکانی بەرپرسەکانیان وەستانەوە. بە گوێرەی هەواڵێکی ڕۆژنامەی گاردیانی بەریتانی ئەمڕۆ یەکشەمە بەهۆی تۆمەتبارکردنی یەکێک لە پۆلیسەکانی لەندەن زیاتر لە 70 ئەفسەری پۆلیسی وڵاتەکە ئامادە نەبوون چەکەکانیان هەڵبگرن و دەوام بکەن و دەشڵێن پێویستیان بە بیرکردنەوەی زیاترە تاوەکو بڕیار بدەن لەوەی ئایا بەردەوام بن لە ئەرکەکانیان وەک پۆلیس یاخود نا. ئایلولی ڕابردوو لە ئاکامی پێکدادانی پۆلیسی لەندەن و چەند کەسێک گەنجێکی تەمەن 24 ساڵ دوای ئەوەی لە دەستی پۆلیس ڕای کرد گول لە یەک بەرجامی پێشەوەی ئۆتۆمبیلەکەی کەوت و گیانی لەدەستا. دوابەدوای ڕووداوەکە دادگای بەریتانیا تۆمەتی کوشتنی بە ئەنقەستی ئاراستەی ئەفسەرێکی پۆلیس کرد. ڕۆژنامەی گاردیان هۆکاری هەڵگەڕانەوەی پۆلیسەکانی باس کردو و دەڵێت ئەو ئەفسەرانە ناڕازین لە تۆمەتبارکردنی هاوڕێکەیان و ترسی ئەویان لێنیشتووە ئەوانیش ڕوبەڕووی هەمان چارەنووس ببنەوە. پۆلیسە هەڵگەراوەکانی لەندەن ئاماژەیان بۆ کردووە لە کاتی ڕووداوەکەدا ئەفسەرەکەی هاوڕێیان بە گوێرەی ڕێنمایەکانی پۆلیس جوڵاوەتەوە و خەڵکی تێناگات لەوەی ئێمە لە کاتی ئەو جۆرە ڕووداوانەدا کەمتر لە یەک چرکەمان بەردەستە بۆ بڕیاردان، دەترسین ئێمەش ڕوبەڕووی هەمان چارەنووس ببینەوە لە داهاتوودا. هەڵگەڕانەوەی پۆلیسەکان لە لەندەن هەروە ئاسان تێپەڕ نەبوو، بەڵکو بەرپرسە باڵەکانی پۆلیسی هێنایە دەنگ. یەکێک لەوانە مارک ڕوڵی بەڕێوەبەری پۆلیسی لەندەنە کە چاوی بە ئەفسەر ناڕازەکان کەوتووە و گفتوگۆی لەگەڵ کردوون و داوای لێکردوون بگەڕنەوە سەرکارەکانیان. هاوکات پۆلیسی لەندەن ڕاگەیەندایەکی بەپەلەی بڵاو کردوێتەوە و ئاماژەی بۆ کردووە ژمارەیەک ئەفسەری پۆلیسی شارەکە مۆڵەتی چەکەکانیان ڕادەست کردوێتەوە و ئامادەنین لەو چالاکیانە بەشدار بن کە پێویست دەکات چەک هەڵبگرن. پۆلیسی لەندەن دەڵێت ژمارەیەک لە پۆلیسی دیکەش دەیانەوێت هەمان هەڵوێست بنوێنن. ئەمەش لە کاتێکدایە پۆلیسی لەندەن بڕیاری داوە لە ئەگەری بوونی کێشەیەک یاخود پڕکردنەوەی شوێنی ئەو ئەفسەرانە داوا لە هێزە ئەمنیەکانی ناوچەکانی دیکە بکەن تاوەکو یارمەتیان بدەن.